داهاتەوەری کۆتاییماندا باس لە داهاتی تاک ئەەکەین چۆن تاکێک بتوانێت بێت بە کەسێکی وەبەرهێن بەڵام ئێمە کاتێککە باسە داهاتی تاک ئەەکەین چەندین شتی دیکە هەیە هەشتێکێک لەوانە گۆڕانکاری ئابووریە و هەروەها هەبوونی سیستمێکی بانکی پێشکەوتوو لەوانێت تا ئێستا لە هەرێمی کوردستاندا ئێمە خاوەنی سیستمێکی بانکی پێشکەوتوو نەبین لەپەی داتا نافەرمیەکان زیاتر لە 500 میلیارد دلار لە هەرێمی کوردستان و بەکشێت ئەمڵەن لە عێراقیشە لەناو سیستمی بانکی دانیە واتەمە هۆکارەکەی بۆ ئەوواگەێت کەمە خاوەنی سیستمێکی بانکی پێشکەوتونین هەندێک جار تاکمان ترسی هەیە لەوەی چۆن ئەو داهاتی کە هەیەی بتوانێت بیخاتە بواری وەبەرهێنانەوە بەرهێنانی تێدا بکات ئەمە ئەمانەوەی زانیاری زیاتر لەسەر تەوەرەکەمان وەربگرین با میوانداری زۆر بەڕێز دکتۆرە لاڤە ئاراست دکتۆرە لە ئابووری و دارایی دکتۆرە سڵاو لێبێت و بەخێر بێت سڵاتان لێبێت لەوە دەست پێ بکەم کە ئێمە خاوەنی سیستمێکی بانکی پێشکەوتوو نەبین چۆن تاکێک بتوانێت ئەو بڕەپارەی کە هەیەی هەر چەندێکە بتوانێت وەبەرهێنی تیا بکات بتوانێت بیخاتە بازاڕ و بتوانێت کارێکی پێ بکات. بەڵێ دەستان خۆش بێ سەرەتا بەر لەوەی کە باسی ئەو بکەم کە چۆن تاکێک بتوانێت کە داهاتەکەی هەیەی وەبەرهێنانی پێ بکە حەزەکەم ئاماژە بم بە چەمکێک کە پێ وترێت جوڵاندنی پارە کە بەڕاستی ئەمە ڕنگدانەوەی ڕاستەوخۆی لەسەر ئابووری و لەسەر دۆخی بازار ئەبێ جوڵاندنی پارەش مەبەستمان لە دەستا و دەستکردن و ئاڵوگۆڕکردنی پارەیە لە نێوان تاکەکان و دامەزراوە داراییەکان و حکوومەت و کۆمپانیاکانە کە ئەمە بەڕاستی ڕنگدانەوەی ڕاستەوخۆی ئەبێ لەسەر بازار و لەسەر حرەکەی بازار سەبارەت بەوەی کە بزانین تاکەکان چۆن بتوانن ئەو داهاتی کە هەیەە بەگەڕی بخەن بەڕاستی وەک خۆت لە سەرەتا ئاماژەت پێکرد ئێمە چەند کێشەیەکمان هەیە لەوەی کە زۆر جار ئەبێ بەڕێگر لەسەرەوەی کە بڵین تاکەکان نتوان داهاتەکانیان لە بازارە بەگەڕ بخەنیاوە بەرهێنانی پێوە بکەن یەکێک لەوانە نەبوونی سیستمی بانکیەکە بەداخەوە لە هەرێمی کوردستان تا ئێستا منەمانتوانێت سیستمێکی بانکی پتەومان هەبێ کە جێی متمانەی تاکەکانی کۆمەڵگا بێ هەر ئەمە وای کردووە منێک کە خاوەن داهاتێکی باشیش بم ئەو پارەی کە هەمە لە ماڵەوە هەڵیەگرم ناوێنێ مەڵم کۆم کردوتەوە ئەڵم پاشەکەوتم کردو بەس بە سەراحەتەن ئێمە ئەم دوو چەمکە لاوان بەلای زۆر بەمانێشتا ڕوون نەبێ پاشەکەوت فەرقی هەیە لەگەڵ کۆکردنەوەی پارە کە کاتێک تو ئەڵی پاشەکەوت واتە ئەو داهاتە ئەو پارەی کە تۆ هەڵی ئەگریت ئەچی ئەیخەیتە گەڕ لە پرۆسێکە کە ناوی وەبەرهێنانە یعنی هەموو پاشەکەوتێک ئەبێ بچێتە پرۆسەی وەبەرهێنانەوە کە ئەمە ڕێگا ڕاستەکەیە لە ئابووریە بەداخەوە بەڵام ئێمە ئەچین چێکین پارەکەمان کۆکەینەوە لە ماڵەوە وەکو خۆمانەڵین هەڵیەگرین بۆ ڕۆژی ڕەش بەداخەوە ئەمەش هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەوە نەمان بەرزی نزمی بینیوە لە ڕووە اقتصادی و سیاسیەکانەوە کەوای کردو تاکی ئەم هەرێمە مطمئن نەبێ دڵنیان نەبێ لە داهاتوی خۆی بۆیەوە ئەکا کە ئەم پارەیە نەبێرێ بەگەڕبخە زائیدەن سیستمی بانکی کە کاران نیە کە جێی متمانە نییە کە خۆمان بینیمان لە کاتی قەیرانە داراییەکە کە لە ساڵی 2014 بەرەوداوە ینی کە ڕوویە زۆر کەسە بوو پارەی لە بانکە هەبوو کە ئەچوو داوای پارەکەی کردو یان و پارە نییە کەواتە ئەمە بێت متمانەیەکی زۆری لەلایەن تاکەکان لەلایەن هاوڵاتیان دروست کرد کە متمانیان بە بانکەکان نەمێنێ کە نەتوانن داهاتەکانیان لەناو بانکەکانە وەبەرهێنانی پێوە بکەن و ئەمەش بەڕاستی ینی زەرێکی زۆری یاوە لە ئابووری هەرێم لە بەرەوەی کە ئێمە لە ئابووریە هاوکێشەیەکمان هەیە تەسەور کە ئەڵێ ئەگەر تۆ $1000 لە بانکێکا دانی وەکووا بێ لە بازارە $5000 دەستا و دەست بکا بجوڵێتەوە بۆچی لەبەرەوەی کە کاتێک تۆ ئەم پارەی لە بانکێکا دانی ڕەنگە چەنەها گەنجە هەبێت چەنەها تاکە هەبێ بیرۆکەی هەبێ فکرەی هەبێ لەسەرەوەی کە پرۆژێکی وەبەرهێنانی هەبێ خۆی و 5 هاوڕێ بخاتە ناو پرۆژەیەوانێ یعنی 6 کەس ئەمە بە نمونە باسەکەم لە بێکاری نەجاتیانە بێ ئەچنە ناو پرۆسەیەکی وەبەرهێنانەوە هەر ئەم 6 کەسەکە ئەبن بە خاوەن داهات ئەچن لە بازارە خواست دروستەکەن لە بەرۆی داهاتیانە بێ لە پرۆژەکەیانەوە خواستیانە بێ لەسەر کاڵا و بەرهەمی وەبەرهێنەکان لەسەر بەرهەمێنەکان کە ئەمە دواتر ڕنگدانەوەیکی ئیجابی بێ لەسەر باش دکتۆر لەوانەیە سابینەرەکانمان جوان لە بەڕێزت بێ بەڵام ئابووری وای لێ کردوین ترسانوونی ینی ترسێکی کردوتە نێوان هەموو تاکەکانەوە بۆ چ پیاو بێت چ خانم بێت چ کارمەندێکی حکومەت بێت لە دام و دەستگای کارکە ناتوانێت ئەوەی کە پاشەکەوتی کردووە یاخود ئەوەی کە کۆشی کردوتەوە ئەڵێ نازانم بەیانی چین بەسەریە مانکێکی کە چین بەسەریە کە ئەمە نەزانی تۆ ناتوانی ترسەیە لەوەی کە پارەکە بخیتە پرۆژەیەک و یاخود پارەکەت بخیتە بانکێکەوەی و بەڕێز ئاماژە پێی لە کۆمەڵە مەسایلی ترا بەکار بێنرێ ئەم ترسە بۆچی لە لای ئێمە زەقی پێوە دیارە بۆچی لە لای ئێمە ناتوانین هیچ شتێ بکەین دەستمان بەسراوە کە ئەمەش بەسرا ئیتر
ئابووری دابەزێت. ئێستا ئەم بارودۆخە بە دیەکرێ هۆکارەکەی زیاتر تۆ بۆ چێگەڕێنیتەوە. کاک سەرکۆوەکو ئاماژەم پێکرد ئێمە ئابوووریەکەمان و دۆخە سیاسیەکەمان بەرزنزمی زۆری دیوە بەخۆیەوە. ئەمە وای کردووە ئەمە زائیدە نظامی بانکەکەمان کە لاوازە کە جێی متمانە نیە ئەمە وای کردووە کە تاکەکانی کۆمەلگا ئەو پارەی هەیەی لە ماڵەوە هەڵی ئەگرێت بەڵام ئەمە بە هەموو پێوەرێک ئەوە ناگەێنێت کە تۆ ئیتر ئەگەر تووشی قەیرانێکی دارایی بووی یان بۆ نمونە چەند بەرزنزمیەکە دی لە ئابوووریەکە تا بێ ئەو داهاتی کە هەتە ئەو سەرمایی کە هەتە لە ماڵەوە هەڵی بگریت و ناوی بنی پاشەکەوت چکەمە پاشەکەوت نیە ئەمە کۆکردنەوەیەکو ئاماژەم پێکرد چەندین ڕێگەی تر هەیە یان شتێکی تر کە ئەمێ ئاماژەی پێ بم کۆمەلگای ئێمە بە حکومی کۆمەلگایەکی ئیسلامیە لەوانە بێت زۆر کەس پارە نەخاتە بانکەوە لە بەرۆی کە ئەڵێ ئەمە لەگەڵ عەقیدەی ئیسلامیە ناگونجێ بەڵام ئێمە مقابلی ئەمە بانکی ئیسلامیمان هەیە کە بە پێی شریعەتی ئیسلامی ئیشەکە کە تۆ ئەتوانی زۆر بە ئاسانی پارەکەی خۆتی تا بەگەڕ بخەی و بیخیتە ناو پرۆسەی وەبەرهێنانەوە کەواتە لێرەیە ئەمە ئەو ناگەێنێ کە تۆ لە بەرۆی کە بەرزنزمیەک لە ئابوووریەکە تا ڕوویاوە یاخود تووشی قەیرانێکی دارایی بووی بیت زەرەر لە خۆت بیت چکە ئەمە پێش ئابوووریەکە زەرەرانە لە خۆت کە ئەم پارەیەت تۆ لە ماڵەوە خەزنی ئەەکەی کۆی ئەەکەیتەوە بەهای دراوەکە دابەزێ ساڵانە چکە ئەمە ینی ڕاستێکی ئابوووریەیە کە تۆ ساڵانە بەپی کات بەهای دراو دابەزێ کە تۆم پارێ دانی لە ماڵەوە یەکەم کەس زەربەت لە خۆت داوە زیانت بە خۆت گەیاندووە دواتریش زیانت بە ئابووری هەرێمەکە گەیاند باشە هەر خۆیەتی یاخود سیستەمێکی گونجاو نییە بۆ نمونە یعنی تۆ من بە نمونە بیانمەوە لە وڵاتی چۆک و ئەڵمانیا یعنی کەسێک کە بە ساڵات چوش بێ ئەو هەموو خزمەتیشی کردووە بڕۆ بۆ لای دەیەروی پێ نییە هەمووی کارتە هەموو شتەکانیان بە کارتە ئەمە چییە سیستەمە ئێمە ئەم سیستەمە گونجاومان نییە کەوای لێکردوی خۆمان ئەوە بەتەکید نەبوونی سیستمێکی گونجاو نەبوونی سیستمی بانکی نەبوونی هۆشیاری تاکەکان لە نێوان تاکەکانە ئەمەش هۆکارێکی زۆر دیار و زەقە یعنی ئەکرێتەوە بۆ نمونە ئەگەر باوەڕیش بە بانکەکان نییە باوەڕیش بەوە نیە کە پارەکەت خۆت بخەیتە پرۆسێکی وەبەرهێنانەوە چەنەها گەنج هەیە هەر لە ناو خزم و کەسوکار و ناسیاوەکانی خۆت ئەتوانی ئەم پارەیە بەگەڕ بخەی لە ڕێ ئەتوانم لێرە بوەستێنم جان باسمان لە پاشەکەوت کرد و باسمان لەوەش کرد جا مەسەلەیەکی لای خۆمانەڵێ ماڵی خۆ نەخۆر بۆ چەکمان بۆ ئەوە لەوانەیە ئێمە زۆر کەسمان بینیوە لە هەرێمی کوردستان خۆی نەیتوانێت باوەڕی بەوە نەبووی باتە بانکەوە متمانەی پێ نەبووە لەگەڵ کەسێک ویستێتی کار بکات چەندین کەسمان بە نمونە بینیوە لەوەی کە پارەی چەندین کەسی خواردووە چەندین وەبەرهێنمان بینیوە لە چەندین شوێنانەوەی کە پارەکەی وەرگرتە دوایی ئەبینین کە ڕای کردووە کاتە متمانەت لە بینی تاکەکانی شانەماوە چی ئەگەر پارەکەی لە ماڵەوەدا ئەنێت ڕاستە ئەمانە هەمووی هۆکارن بەڵام تۆ لەگەڵ ئەوەیە کە کاتێک بڕیار ئەی لەسەر ئەوەی کە سەرمایەکەت بخەیتە دەستی کێوە و بیخەیتە چه پرۆسەیەکەوە ئەمە بەڕاستی ئەمە کەوتوتە سەر شخصەکە خۆی کە دیراسی ئەو کەسە بکە ئەو شخصە ئایا بەڕاستی ئەم کەسە کەسێکی چالاک و لێ هاتووە و حەزەکەم بزانن لە ئابووریە هیچ شتێک 100% مطلق نییە یعنی تۆ لەگەڵ هەر کەسێک ئیش بکەی کار بکەی سەرمایە بەگەڕ بخەی ئەکرێت تۆ تووشی زەرەر بی ئەو حاڵەتانە ناڵم کە سەرمایەکە ئەباو ئەڕوا و یعنی جۆرێک لە ناڕاستی تایە بەڵام ئەگەر تۆ پترسی لەوەی کە بڵێ وڵا زەرەر ئەەکەم یا لەوانە بێ قازانجنەکەم یا پرۆژەکەم فەشەلی پێبێ بڵێ ئەمانە هەمووی یعنی معارەزە بۆی کە تۆ ڕوبەڕووی بیتەوە چکە هیچ شتێک وەگوتم لە ئابووریە مطلق نییە و 100% نییە بەڵام ئەمانە هەموو هۆکارێک نییە کە تۆ پاڵ بیتەوە پارەکەت لە ماڵەوە خەزن بکەی کۆیکەیتەوە نەیخێتە پرۆسەی وەبەرهێنانەوە یا بەرهەمهێنانەوە چکە بەڕاستی کە کاتێک تۆ پرۆسەیەک یان پرۆژەیەکی وەبەرهێنانە هەبێ ئەم پرۆژەیە چەند دەستێکی کار لە خۆ ئەگرێ ئەم دەستە کارانە ئەبن بە خاوەندا هات یعنی ئابووری وەکو زنجیرە وایە هەمووی ڕەفتی بەیەکەوە هەیە یعنی کە تۆ پرۆژەیەکت دەبێ 5 کرێکار ئیشی تیاکە ئەم 5 کرێکارە ئەبێ بە خاوەندا هات هەر ئەم 5 کرێکارە لە بازاڕە خواستی ئەبێ لەسەر بەرهەمێنێکی کە منێکی بەرهەمهێن هەستەکەم 5 کرێکار یان چەند کەسانێک خواستی لەسەر بەرهەمەکەی من هەیە دەفع بم تەشجیع بم بۆی بەرهەمم زیاد بکەم کە وەک بەرهەمی خۆمم زیاد کرد یان کرێی ئەو کرێکارانی خۆم زیاکەمەوە بە حکمی ئەوەی بەرهەمەکەم زیای کردووە یان کرێکاری تازە ئەهێنمە ناو پرۆسەکەەوە کەواتە دیسانەوە بازار حرەکەی تێکەوێتەوە بەڵام ئێمە ئەم هوشیاریەمان هەیە بەڕاستی زۆری نەمانێسا هوشیارەکە و بەرکەوتنمانەیە لەگەڵ بانکەکانە کە لە هەرێما کراونەتەوە لێسا واشی لاتۆ بە خۆشحاڵی و پەیوەندیەکەەوە هاتوۆتە ناو عێراق بەگشتی ینی ڕامی پەیوەندی بێکەوە بێ بەڵام متمانەکە نییە دکتۆرانی متمانەکە بۆ نییە ینی منێکی هاوڵاتی بۆ نمونە ئەوەی کە کۆم کردوێتەوە بە نمونە بێن و 5 میلیۆن دینارە ئەم 5 میلیۆنە یەنمە بەڕێستان لە بانکەکەی چی دڵتەمینیەکەی بە من کە منم پارێم نافڕێت وڵی کاک سەرکۆ ئەمە ئیشێکی جدی و ئیشێکی گشتگیرە ینی بەڕاستی لە یەک کەسەوە ناکرێ یا من ناتوانم لێرەوە وا بکەم لە بینەر کە متمانە دروستکە ئەم متمانەیە پێویستی بە سیاسەتی حکوومەت هەیە پێویستی بە سیاسەتێکی بانکی پتە هەیە کە بەڕاستی متمانە بخاتە دڵی تاکەکانەوە بەوەی کە تۆ ئەم پارەیەکە داتنا دواتر کە چووی داوای پارەکەت کردەوە
لە کاتی خۆی پارەکە وەرگریتەوە نەک من بڕۆم پارەیەک دانم ینی هەبووە ئەو حسابەی کردوتۆ لە بانکی کە کەی ویستی پارەکەی وەرگێتەوانێ کە چوەوتیانە پارانیە لە بانکە تۆ بتەوێ نەتەوێ ئەم متمانێت دروست نابێت ینی یا متمانە لە دەستەیە کە کاریگەری نەرێنیە کاتە سەر ئابووری پاشینجا باس لەوەش بکەین لە 2014 لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت و ئەو گژیانەی کە کەوتە نێوان هەرێم و عێراقەوە و لەگەڵەوەش هەڵێ ئێستاشدا کابینین کە پەیوەندەکان لە نێوان هەولێر و بەغدادا تۆزەکتونتر بووەوە گژیەکان ئاڵۆزتر بووە خەڵک متمانەی بۆ نەماوەکەی موچە وەرەگرێت لەوانەیە ئەم مانگە لە 15 مانگاوەری بگرێت چاوەڕێ نەکابڵێ بخوا لەوانە تا 2 مانگیتر موچە وەرناگرمای متمانەی بەوە نیە گەرنتیەکی نییە لەوەی لە چ کاتێکدا موچە وەرەگرێتەوە کاتە چی ئەکات ناتوانێت ئەو پارانەی بەکاربێن بە بیرەکاتەوە لە ماڵەوە مناڵی هەیە بێ مەسەفی مناڵەکەی بکە کرێچیە ئەبێ پارەی کرێخانوەکەی بات گەرنتیەک نییە لە نێوان حکوومەت و هاوڵاتی بۆی کە موچەکەی لە چ کاتێکا وەرەگرێت ئەمەش هۆکارێک نییە بۆ ئەوەی کە نەتوانێت هیچ وەبەرهێنێ بکات بەڵێ بە تەکید وایە ئێمە پێش ئەوەی کە قەیرانەکە ڕووبە ئەگەر دیقەت بن خەڵک زۆر دەستکراوە بوو لە خەرجکردنی داهاتەکەی یعنی بۆ نمونە ساڵانە خەڵک ئەساس و کەلوپەلی ناوماڵەکەی ئەگۆڕی سەفەری ئەکرد بۆ نمونە دەستکراوە بوو لەوەی کە زۆر بە ئاسانی داهاتەکەی یاخود پارەکەی خۆی خەرجە کرد بەڵام لە دوای ئەوە کە ئەو قەیرانە ڕۆبەڕووی هەرێمی کوردستان بووە خەڵک تووشی ئەو ینی دوودڵیە بوو لەوەی کە تۆ مطمئن نیت ئەسڵ موچەکەت 2 مانگیتر وەرەگری مانگیتر وەرەگری ئەمە هەمووی کاریگەری ئەبێ لەسەرەوەی کە منێک وەکو موچە خۆرێک جامێ مشکلێکی گەورەشمانەوەی بەشێکی زۆری هاوڵاتیم هەرێمە موچە خۆرە چاوەڕی دەستی حکوومەتە کەواتە بازارەکەمان چاوەڕی دەستی موچە خۆرەکانە موچە هاو بازار ئەبوژێتەوە موچە نەهات و درەنکە و حتا جاری وهەیە ئێمە ئابووری زۆر هەستیارە بۆ هەندێ دیعاە یعنی جاری وهەیە شتەکە ڕاستیش نییە دیعاەک بڵاو بێتەوە لە 2 مانگیتر موچە دواکەوێ بازارێک سەرکزە بێ ئەو خەڵکە کە موچەیەکی هەیە کە داهاتێکی بەدەستێ حتا ئەو کەسە کە ئیشی ئازادەکە پارەکەی خەرج ناکە ینی تۆ زێک ترس و دوودڵی دروستە بێ لە نێوان تاکەکان کەواتە هاوڵاتیەکە لە 2014 بەرەو سەرەوە تا ئێستا موچەکەی مسۆگەرنیە دڵنیانیە لەوەی کە موچەکەی لە کاتی خوایە بێگومان دەستکراوە نابێت لەسەرەوەی کە داهاتەکەی خەرج بکە یاخود بەگەڕی بخات چونکە ئەترسێت دوودڵە یعنی چۆنەڵی دڵنیانیە لەوەی کە داهاتووی چی لێ باشە ئێستا لە ڕووی ئابووری و هەندێک لە سەرمایه‌دارەکانمان یاخود ئەو کەسانەی کە ئەچنە دەرەوەی وڵات پارەکانیان بەنە باقەکانی دەرەوەی وڵات ئایا ئەمە کاریگەری ئەبێ لەسەر ئابووری ناوخۆی خۆمان بێگومان کاریگەری ئەبێ کاک سەرکۆچکە ئەمە ئەوە بەڕاستێکێکە لە کێشە ئابوووریەکان کە ئێمە مکات ترسمان لی هەیە کە بارودۆخی ئابووری لە وڵاتەکە لە هەرێمی کوردستان زۆر جار نالەبارە بۆی کە وەبەرهێنەکانمان ترسیان هەیە لەسەرەوەی کە سەرمایەکانیان لە ناوخۆی هەرێمی کوردستان بەگەڕ بخەن هەر بۆیە وای کردو ئەم پارێ بەرنە دەرەوە کە پارە ئەچێتە دەرەوە بەڕاستی یعنی حرەکەی پارە یا جوڵەی پارە لە ناوخۆی هەرێم لە بازاڕەکانی هەرێم کەم ئەبێتەوە سست ئەبێ تۆ ئەگەر هات و زروفی ئابوووریەکەت زروفی سیاسیەکەت لە هەرێمی کوردستان گونجاو بێ لەبار بێ ئەمە پاڵنەرێکە بۆ بەرهێنی بیانی و بەرهێنی خۆماڵیش کە لە ناوخۆی هەرێمەکە تا وەبەرهێنام بکە کە بەڕاستی محرکی سەرەکی اقتصادە کە کاتێک تۆ وەبەرهێنانەکەی وەک باسم کرد لە بیداتی بەرنامەکە یان دەستی کار بەگەڕەخەی بێکاری کەمەکەیتەوە جوڵی بازار زیاکەی بەرهەمێنان زیاکەی کە ئەمانە هەمووی بە ئەرێنی ئەشکێتەوە بەسەر ئابووری هەرێمی کوردستان باشە هەندێک کەس ڕوات ئەو کۆکردنەوەی پارەی کە تۆ باسیەکەی پاشەکەوتەکە بێ بەکار بهێنرێت لە ڕووی ئەکادمی و کە خۆت ئەبێ بخرێتە پرۆسی و بەرهێنانەوە بەڵام هەندێک کەس ئەم کۆکردنەوەی پارەیە ئەکا بەسێڕ لە ماڵەکەی خۆی هەڵێ ئەمەش کاریگەری نابێت لەسەرەوەی کە تۆ بەشێکی ئەو داهاتی ناوخۆی لای خۆت گلەی تۆ کاری پێ ناکەیت بە تەکید وایە دیسانەوە چێتەوە بابی اکتینازەکەوانە کە باسم کرد ینی بابی کۆکردنەوەی پارەکە چکە تۆ وەک گوتم ئەگەر تۆ پارێک لە بازاڕە بجوڵێنی لە پرۆسێکی بەرهەمهێنان یا و بەرهێنان بێ فەرقێکی زۆری هەیە حتا زۆر جارە و کەسانی کە پارەکە ئەکەنە ئاڵتون و تووشی زەرەر و زیان ئەمە لە سنای بەرزبوون و نەزمبوونی نرخی ئاڵتونەکە بۆیە ئەمە بە تەکیدی کاریگەری نەرێنی ئەبێ لەسەر دۆخی بازاڕی هەرێمی کوردستان سەر پاشۆک و کۆتا پرسیارم سپۆرەکەت لە بواری ئابووری و داراییە ئێستا گەنجێکگوی لە ئێمەیە لەوانەیە خاوەنی $2000 بیان $5000 بێت ئەڵێ من بەچی بۆەوە بەرهێم بکەم بەچی بۆ پرەپارەیە بتوانم پارەکەم بجوڵێن و بشی خەمە بازارەوە بەرهێنانێکیش بکەم بەچی وەبەرهێن کە تێ نەگەشتم لە پرسیارەکە خاوەنی $2000 یان $5000 مثلا من چی لەو پارەیە بکەم ئیشی چی پێ بکەم چۆن پارەکەم بجوڵێنم چۆن بیخەمە بازارەوە ڕاستە پەیوەندخان ئێمە چەنەها پیشەی بچووکمان هەیە کە وەکو گەنج ئەتوانە ئیسیفادەی لێ بکە
ئەمە یەکێک لە ڕێگاکان ئەوەیە کە تۆ بیر لەوە بکەیت تۆ پسپۆرێکت یعنی ئەگەر بۆ نمونە بڕوانامەیەکت هەیە خوێندنت تەواو کردووە یا لە پرۆسەی خوێندنایی بیر لەوە بکەیت تۆ بزانین پیشێک بدۆزیتەوە لە پسپۆرەکەی خۆتەوە ینی لە بڕوانامەکەتەوە نزیک بێ لەم ڕێەوە دەست بەکاربی حتا بەدەر لەمە من وەکو مامۆسایەکی زانکۆ یعنی زۆر جار خوێندکارەکانی خۆمم دیوە پیشێکی دۆزیوە تۆ ئەسان پەیوەندی بە بڕوانامەکە شێونەبە بەس بیرۆکەیەک هەبووە لەلایەن خۆی و چەند هاوڕێیەکیوانەیە لە حاڵی حازرا نمونەیەکی وام هەیە لە خۆشبەختانە چەند خوێندکارێکم کە بیرۆکەیەکیان هەیە لەسەرەوەی کە پرۆژێکی بچووک دابمەزرێنن و پرۆژەکە ئەمەزرێنن بەپی ئەو سەرمایەکە هەیەە یعنی خۆ ناکرێت تۆ ئەگەر بڵێ سەرمایەکەم کەمە من چۆن بەگەڕی بڵێ چەنەها کەسمان هەیە دوکانی دروستکردنی شیرینی دامەزراندووە دوکانی بۆ نمونە سەرتاشخانەی کردوتەوە یعنی چەنەها پیشی بچووکمانێک کە تۆ بەپی سەرمایەکەت بەپی ئەو داهاتێک کە هەتا ئەتوانی بخیتە پرۆژەکەوانێ و دواتر پەرەی پێبی یعنی خۆشەرد نییە هەموو پرۆژێک تۆ بە سەرمایەکی گەورە دەست پێ بکەی و چاوەڕی نەتیجەی گەورە بی وەکو لە کورداری خۆمان بڵێ لە پڕێبێ بە کوڕێکە باسێکی نەخێن تۆ ئەکرێت سەرەتا بە پرۆژێکی بچووک و مامناوەند دەست پێ بکەی بەپێی ئەو سەرمایە کە خۆتەتا چەند هاوڕێکی ترە بخەیتە ناو پرۆژەکەەوە ئەکری ئەوان بە سەرمای خۆیان بەشدار بن بۆی کە ئاستی سەرمایەکە تۆزە بەرزتر بێتەوە ئەکرێ بە فکرە و بیرۆکە و لایەنە کارگێڕێکی بەشدار بن تا بتوان پرۆژێکدا بمەزرێن و دواتر پەرەی پێ بن. خۆی ئێستا بە خۆشحاڵیشەوە ئەم هۆشیاریە هەیە کاری تاکە کەسیش کەم بۆ تۆ ینی تیمۆرکەیە بە تیم کارەکەن ینی بۆ نوۆی کە پەیوەند باسیێکە گەر گەنجێک 2000 دلاری پێبێ گەر تیمێک بن ئەم پارانە هەمی بخەنە پاڵێک و پرۆژەیەکی پێ بکەن و چەند بیرۆکەیەکی جیاوازی شەبێ کارەکە سەرکەوتووە بێ ئەمە ئەبێتەوەی جارێکی تر بژانەوەی ناوخۆی و سوود وەرگرتن بۆ ئەو تاکانە لە ڕێگەی کاری تیمۆرکۆ زیادکرێ. بەڵێ بێگومان کاریگەری زۆر ئیجابی هەیە ئەوە ڕێگە ڕاستەکەیە کە بەڕاستی ئەبێ ئێمە بیگرینە بەر من زۆر جار بە خوێندکارەکانم ئەڵێم و لە زۆر چاوپێکەوتنە ئاماژم بەوە کردووە کە بەڕاستی گەنجی ئێمە ئیتر ئەبێ واز لەوە بێنێ کە بێوێ بڕوانامەیەک بەدەست بێنێ زانکۆ تەواو کاپەیمانگا تەواوکە چاوەڕێ بە حکومەت دایمەزرێنێ ئەمە لە هیچ شوێنێکی دنیا ئەمە نییە بەڕاستی گەنج ئەبێ گەنجێکی داهێنەر بێ ئەبێ گەنجێک بێ کە خۆی بیرۆکەی هەبێ ئەبێ گەنجێک بێ کە بتوانێت لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ تیمێک دروست بکە پرۆژەیەکی هەبێ هەم لە ڕووی سەرمایەوە هاوکاری یەکتر بن هەم لە ڕووی بیرۆکە و ئیدارەدانی پرۆژەکەەوە خۆشبەختانەش ئەم حاڵەتە ئەبینم یعنی کە گەنجێک ینی کۆمەڵە گەنجێک کۆبنەوە بۆی کە پێکەوە پرۆژەیەکیان هەبێت تیمێک دروستکەن پرۆژێ بنیادنێن وەکو باسم کرد نمونەیەکی حاڵی حاضر ئێستا هەیە کۆمەڵی خوێندکارم خۆشبەختانە کە پرۆژەیەکیان دامەزراندووە یان بیریان لێ کردوەوە کە زۆر دوورە لەو بڕوانامەیەشە کە بەدەستیان هێناوە ئەکرێتەوە بیرۆکەیەکت هەیە بڕوانامەکەت هەیە بەڵام بیرۆکەیەکی ترت هەبێ لەگەڵ هاوکاری چەند هاوڕەیەکت چەند گەنجێک پێکەوە سەرمایەکانتان هەموو کۆ بکەنەوە بەگەڕی بخەن لەو پرۆژەیە و دواتر پەرەی پێبن کە ئەمە بێگومان ڕێکدا هەموو پرۆژەیەکی وەبەرهێنان و بەرهەمهێنان بە شێوەیەکی ئەرێنی و ئیجابی ڕنگدانەوەی ئەبێ لەسەر دۆخ و ئابووری هەرێم و ئابووریش بە شێوەیەکی گشتی کە باسی لێ بکەین چونکە هەموو پارێکە تۆ بەگەڕی ئەخەی هەموو داهاتێک کە دروست ئەبێ بۆ تاک ئەگەر حتا بەشێکی کەمیش بێت کە ئەمە ئێمە خۆمان بە جوڵەنەرە سەرەکیەکی ئابووری دانین چکە و کەسانی کە داهاتیان کەمە ئاسی داهاتیان نزمە بۆ کەسانە ناسراون کە ڕاستەوخۆ لە بازارە خەرجیەکەن یەکسەر هەمووی ئەکەن بە خەرجی بەکاربردن یعنی بەردەوام جوڵەیەکە خەنە بازارەوە چکە بەرهەمهێن زۆر چاوی لەوەیە کە بزانێ ئایا خوازە سەر کاڵاکەی هەیە یعنی زۆر جار هەر بڵاوبوونەوەی دیعایەیەک ڕکلامێکی بچووک کاریگەری کاتە سەر بەرهەمهێنەکان لەوەی کە بەرهەمیان کەم بکەنەوە کرێکار ئیزن بن فەرمانبەر ئیزن بن لە بەروی کە لە بازار نەما بازار کەس بوو یعنی ئەمانە زۆر کاریگەری هەیە بەڵام کە کاتێک تۆ هەست بکەی بازار جموجۆڵی تێکەوتووە خەڵک داهاتی هەیە خواستی هەیە لەسەر کاڵاکەی تۆ لەسەر بەرهەمەکەی تۆ بێگومان تۆش تەشجیعبی دەفعبی بۆی کە تۆ بەرهەمەکەت زیاد بکەی بازار وردە وردە بۆ شێوەیە بوژێتەوە وتم ئابووری شەمەی ڕەبتی پێکەوە هەیە یعنی بازار جاری وا هەیە بەرهەمێکی دیاریکرا و خواسی لەسەر زیاکە ڕنگدانەوەی ڕاستەخۆیە بێ لەسەر هەموو بەرهەمەکانی تر لەسەر هەموو بەرهەمێنەکانی هیوادارینەوە بتوانێت بگەڕێتەوە نێو هاوڵاتیان کە بتوانن بە شێوەیەک لەگەڵ ئەو داهاتی کە هەیەە و هەندێکیشی لێ پاشەکەوتەکەن خو دکتۆرەش ئاماژەی پێ بکۆی نەکەینەوە بتوانانی کاری پێ بکەین بۆی کە هەم بژانەوەی ئابووری ناوخۆی هەم بۆ کاری خۆشت بتوانانی سوودمەند بی دووبارە سپاس بۆ تۆ خۆشحاڵ